پارتیا دیموکراتی کوردستانی سووریا مالباتا با کروانی هێژە بابی علاء نصرالدین برهک هەڤالن انجمنان اجتماعی کوردی انجمن خۆجهێوێ تمام خۆ برایەن ئامادە دەبێ ساڵ بەگەرای ئازدەها باکروان نصرالدین برهک ونتەف دەبخێراتن سەرسەرا سەرچاڤە ئەم ژۆرە دوێژن وەک ئیرۆ باکروان بابی علاء بەرێوی خۆپێشندانێکێ بوو دریا خۆدەگۆ هەرێ دەنگێ ملەتێ خوا دشۆرەشە سووریا گۆ دوی وەختیدا داخوازێک و ملەتێ کورد شریکن بڕاستی بێ د سووریادا بەرێوی روێ بوو ئاباکری بوو سەرخەباتەکە بەریوێ د پارتیا دیموکراتی کوردستانی سووریادا وەک ئینسانێکی وڵات پارێز وەک مێرخاسێکی هەر وەختی سەربلند بوو سینگایی بەکری بوو تە حەساب نەتکردن غەیری تشتێت هات بالاوی چاوە کار بێ مافێ ملەتێ خوا جیب جیب بکێت سووریا گۆ بدهێ ساڵادە حتا ئیرۆ ملەتێ مەلە شریکێ وڵاتیە ئیرۆژی یازدە ساڵیا ئەوە چوونە باکروان نصرالدین برهکدا ئەم دخوازن ببێژن و بەرێژی مەگۆتیە ئەو فیشەکێکەوە چوون نصرالدین برهک نکاری بوون خەباتایی بسەکنێنن نکاری بوون خەباتا ملەتێ کورد بسەکنێنن نکاری بوون تنەکردنا ملەتێ کورد کەسێک بسەکنێنێ ئیرۆ ملەتێ کورد ناونیشانەکە د دیموکراتیەتێدا د مافێ مرۆڤادا د شۆرشگێریێدا پێشکێشی ئاپۆزیسیۆنێ دەدەندروێ سووریادا ئەمێ بمێنن هەر وەختی ئەو ریاگۆ نەسرەدین برهک و بەریوی باکروانن دیترێگری و پشتی ویژی ئەم بەردەوامن